دەستوری عێراق لە مادەی 120 ڕێگەی پێداوە بە هەرێمەکان. یعنی ئەلبەتە ئەو دەستوری عێراق بەس تایبەت نییە کە باسی هەرێمەکانی کورد بەس باسی هەرێمی کوردستان ناکات، بەگشتی باسەکات، باسی سوڵتاتەکانی عێراقەکات لە ناویانە هەرێمەکانە و پارێزگاکانە و پایتەختە و ئیداراتی لامەرکەزی و لە مادەی 120 مافی داوە بە هەرێمەکان دەستوری خۆیانیان هەبێت و مافی داوە لە مادەی 121 هەرێمەکان دەسەڵاتەکانی خۆیانیان هەبێت بەجیا هەر سێ دەسەڵاتەکەی کە حکوومەتی ئیتیحادیش هەیەی ولا ئەم ئەزمونە لە حکوومەتی ئیتیحادیشا هەیە لە حکوومەتە فیدراڵیەکانی دنیا هەر هەرێمە ئەتوانێت دەستوری خۆی هەبێت و کاروباری خۆیان بڕێوە خۆی لە ڕاستیە ئەم دەستوری عێراق لە مەسلەی دەسەڵات دیاریکردنە هەندێک هەر دەستورە بۆچوونێکی خۆی هەیە، هەندێک دەستور هەیە زۆرینی دەسەڵاتەکان ئەداتەوە بە حکوومەتی ئیتیحادی دەسەڵاتەکانی کەمترەدا بە هەرێمەکان. ئەم دەستورەی عێراق یان هەیە بە قانون لایەکیان دیاریەکات، هی حکوومەتی ئیتیحادی دیارێکە هەل ناو دەستورەکە یا حکوومەتی هەرێم دیاریەکات یا یەکێکیان دیاریەکە ئەوانەی تر تەرکەکە ئەڵێ ئەوانەی کە لەم کە بە حەسری نەدراوە بە ناوەندیا بە هەرێم ئەوە هی ئەوی تریانە. لە دەستوری عێراقا مەلامحی تایە کە هێزی داوە بە هەرێمەکان، هێزی باشی هەیە، بەڵام لەگەڵەوەشا هەر شتە سەرەکیەکان هەر لە لای حکوومەتی ئیتیحادیە وەکو مالیە، وەکو سوپا، وەکو جنسیە، ئەوانە هەمووی هەر وە مەسەلەی نەوت ئەویش هینێک هەیە، ینی تێکەڵاویەک هەیە لە مەسەلەی نەوت، ئەوەی دەرهاتووە ئەوەی دەرنەهاتووە. لە حکوومەتی هەرێم ئەگەر قانونێک دوو قانون هەبێ، قانونێکیان هی حکوومەتی ئیتیحادی بێ بەڵام بەمەرجێ نابێ ئەو قانونە لە دەسەڵاتی حەسری بێت هی حکوومەتی ناوەند، ینی ئاوە بەڕەهایی قسەی لەسەر ناکرێت. ئەگەر لەوانە بێت کە هی هەردوو لایەنە دەسەڵاتی هەرێمە و دەسەڵاتی ناوەندیشە، لە کاتێکە کە جیاوازی هەبێت لە بینی ئەو قانونەی کە لە هەرێم هەیە و ئەو قانونشی کە لە حکوومەتی ئیتیحادی هەیە و لە دەسەڵاتە محەدەدەکان و دیاریکراوەکانی دەسەڵاتی ناوەند نییە، ئیتیحاد نییە، لەوێ غەلەبا یا سەرکەوتن بۆ ئەو قانونەیە کە لە هەرێم دەرچووە. تەمەن دیاریکردنی ئەو قانونەش دەبێت دوو قانون هەبێت کە خلافیان هەبێت، ئەو کاتە تۆ ئالۆیا قساکرێت. دەسەڵاتەکان ئەوانەی کە لە مەسائلی وەکو باسم کرد سێ لایەنی سەرەکی کە مەسەلەی سوپا و مەسەلەی مالیە و مەسەلەی پەیوەندیەکانی دەرەوە و سیادەی ئەوانەی کە عەلاقەی بە سیادە هەیە، عەلاقەی بە پاسپۆرت هەیە، بە جنسیە هەیە، بە ینی ئەوەی عەلاقەی بە مەسائلی نەوت بەشێکی تێکەڵاوێکی تیا هەیە لەگەڵ یان دەسەڵاتیان مشتەرەکاتێک هەیە لە بینی ئەو لە بینی هەرێمە. ئەمانە دەسەڵاتی حکوومەتی ناوەند ئەوانە بەشێکی ئەوەی خۆیەتی، بەشێکیشی داوە بە هەرێمەکان، بەشێکیش مشتەرەکە، ینی ئەوەی کە لەوێ حەسەر نەکراوە لە لای بۆ حەق هەرێم و ئەوەیش حەسەر نەکراوە بۆ ئەمێنێتەوە تەمەن لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووریە هەندێک جار شتی نوێ دێتە پێشەوە، لەبەرەوە دەستورێک نییە بتوانێت بە تەواوی کێشەکان هەمووی حەلکا. بە تایبەتی دەستور ناچێتە ناوردەکاری ژیانی قانونەکانەوە، خەتێکی گشتی ئاماژە پێدات و لە بەر ڕۆشنایی ئەو خەتە گشتیەی کە بۆ نمونە دەسەڵاتەکانی کە لە دەستور دیاریەکرێت. دەستور غایەت چیە لە دەستور؟ دەستور جۆری حکم دیاریەکات، ئەم حکومە مەلەکیە، جمهوریە، ئیمبراتۆریە، دیموکراسیە، دیکتاتۆریە،
ئەمانە هەمووی جۆری حکومن دیاریەکات یان پەیوەندی دەسەڵاتەکان ئەو دەسەڵاتانەی کەەوە ئایا ئەم دەستورە کە بۆ وڵات دانرێت دەسەڵاتەکان جیاکاتەوە بڕای بە فەسڵ هەیە بە جیاکردنەوەی دەسەڵاتەکان هەیە نیەتی هەندێک وڵاتەیە لە دەستورەکەی خۆیان یەک دەسەڵات هەیە هەندێک لە فقەهای قانونی دەستوری ئەوانەی کە شارەزای فقە دەستورین بەزێکیان هەر بڕۆیان وایە ئەڵێن هەر یەک دەسەڵات هەیە با تەقسیمیش کرابێت بۆ دەسەڵاتەکانی قانون دانان و جێبەجێکردن و بەڵام لە بنەڕەتە هەر یەک دەسەڵاتە ئەو ئەتوانێت تەحەکوم بکاتەوە کە دەسەڵاتی جێبەجێکردنەکەی ئەمە لە ڕووی واقعیەوە لە عێراقا ڕاستە لە ڕووی قانونیەوە جیاوازە دەستورەکە دەسەڵاتەکانی جیا کردوێتەوە هەرێکە فەسڵ و بابی خۆی پێداوە بەڵام لە کاتی تەطبیقکردن و مارەسەکردنە یعنی فەرقی زۆرە حکوومەتی ئیتیحادی بە شێوەی هەیکەلیەت هەموو دەسەڵاتەکان هەیە لە هەرێمی کوردستانیشا هەیە بە سەیطەرە و هێز و بەڕێوەبردننی دەوڵەت و یا بە عیبارەتێکی تر وتەی ئەخیر بۆ دەسەڵاتی تەنفیزیە ئەگەر چی پەرلەمان کۆ بێتەوە قسەی خۆیەکات بەڵام لەسەر زەوی زۆرینەی ئەو بڕیارانەی ئەو سیاسەتەی کەوە دەسەڵاتی جێبەجێکردن ئێوێ ئەوە پێڕەوەکرێت حکوومەتی ینی قەراراتی شقانەکان یا قەراراتەکان یا تعلیماتەکان ئەوانشی کە کێشەی لەسەر بێت کە لەگەڵ دەستور نەگونجێت محکەمەی فیدراڵی هەیە محکەمەی ئیتیحادی باڵا بەڵام ئەوەش هەر بە تەواوی بڕیاری حاسم لەوێ هەندێک جار لە ژێر کاریگەریایە کە ئێمە باز لە دەسەڵاتەکەین ئەڵێن جا بکرێتەوە جاکردنەوەی دەسەڵات بە ناحەی نەزەری نییە بە تیوری بەس خۆی جاکردنەوەی دەسەڵات بۆ چییە؟ جاکردنەوەی دەسەڵات بۆ ئەوەیە سنوور بۆ یەکتر دابنێن دەسەڵاتێک بە دەسەڵاتێکی تر سنووردارەکرێت پەرلەمان ئێستا لە حینی نظامی عێراقیە پەرلەمان تەمەن گەل چاودێریەکات گەل ئەتوانێت مراقەبەی بکات لەگەڵ حکوومەت لەگەڵ محکەمەی ئیتیحادی محکەمەی باڵای ئیتیحادی ئەویش قانونەکانی ئەگەر لەگەڵ دەستور نەگونجێکە دەریەکات تەشریعی عادی مەبەستم کە پەرلەمان چکە تەشریع ئێمە لە تەشریعاتە هەرەمێکمان هەیە هەرەمی سەرەوە دەستورە لە خوار ئەوە تشریعێک دەهی عادیە لە دوای ئەوە نظام دێ و تعلیمات دێ ئەمانە بە پێی قووەت و هێزیان دەستور لە هەمووی بەهێزترە دوایەوە قانونی عادی دێت دوایەوە نظام دێت دوایەوە تعلیمات دێت ئەوامر دێ ئەمانە بێ بە هەرەمێکی متەناسق لەگەڵ یەک بڕوات نابێت دژ بە یەک بن لەکوێ دژایەتی هەبوو ئەو کاتە ئەو محکەمەی ئیتیحادیە وەکو ئەو ڕەقیبە بۆ ڕاستکردنەوەی باکە بە پێی دەستور بجێ یا فیلتەرە عێراق طبعاً عێراق وڵاتێکی دەستوری بوو کە دروستکرا حتا مەلیک فەیساڵ لە یەکەم خیتابیا دوای ئەوەی کەوا تاجیان پێدا لە یەکەم خیتابیا باسی ئەوەی کرد کە هەڵبژار نەکەن و مەجلی تەسیسی ڕاست پێرێت بۆ ئەوەی کە ئیتر دەستور دابتێن ئەو بۆ قانونی ئەساسییان دانا یعنی لە 21 مەلیک تەتویج کرا لە 23 ئابی 2021 لە یەکەم خیتابیا تاکیدی لەسەر ئەو لایەنە کرد کە دەستور دانرێ قانونی ئەساسی دانرا لە ساڵی 2025 بە بڕوای من و بە بڕوای بەشێکیش لەوانەی کە لەو مەجالی لە مەجای دەستورە ئیشەکەن چکە من زۆر اختصاصی من دەستور نییە من ینی زیاتر قاوان بە شێوەی گشتی دیراسە و ئیشەکەمان ئیشی قازی لەگەڵ قانونە عادیەکانە زیاتر کەمێک بەلای دەستورە ئاچێت لە هەندێک حاڵەتە ئەتوانی ڕقابەیەکی غێر مباشر لە کاتێکە کە محکەمەی ئیتیحادی نەبێت عێراق لە دوای
ئینقلابی ساڵی 1950 لە قۆناغی دەستوریەوە ڕۆشتە قۆناغێکی تر نادەستوری. دەستور هەیە لە هەموو قۆناغەکانی جمهوریەتە دەستور هەیە. ئەوە لە 50 تا خێرا دەستوردانرا دواتر دەستوری تر هەیە 68 هەیە 70 هەیە ئەمریکا هەیە کەمە ئێستا لەسەری ڕۆین. بەڵام ذهنیەتی و عەقیدە و مەبدە لەسەر دەستوری بوونی وڵات و دەسەڵاتەکانی وڵات لە ناخی تاکی وڵاتەکە جێگیر نەبووە بە تەواوی کە ببێ بە بەشێک لە عەقیدەی ڕێز لە دەستورەکە بگرێت وەکو کە خۆی داناوە. دەسەڵاتەکان بە هەماشە دەسەڵاتەکان زۆر بە کەمی و لە هەر شوێنێکیش بۆیان بلوێت لە دەستور لادەن. بۆیە لە بنەڕەتدا وڵاتەکە بە بۆچوونی من کێشەی دەستوری هەیە، دەستوری هەیە بەس کێشەی بڕوابوون بە دەستور بە دەستور بۆ ئەوەیە کە وەکووتمان هەم دەسەڵاتەکان دیاریەکات و هەم دەسەڵاتی دەسەڵاتەکان دیاریەکات و هەم پەیوەندیەکان دیاریەکات ماف و ئازادیەکان دیاریەکات بە شێوەیەکی سەرەکی ببوورە ماف و ئازادیەکانی خەڵک دیاریەکات لە دەستورە تر نابێ ئەوانە پشتی ینی پیرۆزن نابێ بشکێنرێت. بەڵام لە واقعە هەموو ئەو لە دەستورە تعزیب مەمنوعە بەڵام لە وڵاتەکە تعزیب هەیە. لە دەرەوەی مەحاکم خەڵگە گیرێت پاشی ماوەیەکی تر شەرعێتی پێدرێ و ئەدرێتەوە ئەبێت بۆ مەحاکم. ئەمە کە لە کاتێکە مەبدەیەکی دەستوریە و مەبدەیەکە لە قانونی بنەماکانی دادبینی سزایی عێراقی و لەوانە هەمووی تیاتی کە نابێت کەس بە ئەشکەنجە دانپیانانی لێوەربگیرەوە هەر بە هەر دانپیانێک بە ئەشکەنجەوە ئەوەش قانونی نییە. ئەمە لە وڵاتێکە کە لە گرتوخانەکانیە لە مەوقوفەکانیە تعزیب هەبێت ئەو وڵاتە پێی ناوێت لە وڵاتی دەستوری حەزەکە هەموو مەوادی دەستوری عالم بێنە کۆی کاتەوە. دەستورەکان تەمان خۆ ئەوانەمی کۆکراوەیە و هاتنە و مەوادی جوانە ینی هەمووی ڕێکوپێکەوە هەمووی جوانە. ئەتوانی جوانترین دەستورت هەبێ بەڵام ئەتوانی بەبێ دەستور مافی مرۆڤ بپارێزی. دەستوری شت نەبێت بەڵام کە مافی مرۆڤ بوو بە مەبدە و عەقیدە و بنەما و ڕۆشنبیرین لاو هەم دەسەڵاتەکان و هەم خەڵکی وڵاتەکە و هەم موسساتەکانی دەستوری شت نەبێ هەر ئەتوانی تۆ ئەو بنەما ئەساسیانە بپارێزی. دەستوری ئینگلیز دەستوری نووسراویان نییە عورفیە بەس چووەتە ناو ویژدان و عەقیدەی هەم دەسەڵات و هەم خەڵکەکەیەوە بۆیە بە عەریقترین وڵاتی دەستوری ئەعتیبارەکرێت. ئەزانی چۆن کاکی من خۆی کێشەیەک هەیە کێشەیەکی قەدیم هەیە کە لە ناو فەردی عێراقیە هەیە کوردیش بەشێکە لەو کەڵتور و سەقافەتە پێڵێن دژایەتی یەکتر کردن ینی تەناقۆس. زۆر جار هەندێ بابەت لەسەری ڕێیەکەوی بەڵام دوایی لە منزورێکی ترە بەناوێکی تر قسەکە ئەکرێت جێبەجێکردنەکەی بەناوێکی ترە بێت. ئەمەی کە دەستورە نووسێتەوە بۆ هەرێمی کوردستان لە باگراوندیا دەستورێکە نووسێتەوە بۆ دەوڵەتێکی سەربەخۆ. بۆیە ئێستا لەویش لە مەسئولیت دەترسێ ئەڵێ من باسی کەرکووک و ناوچەکانی تر نەکەین کە کوردستانین لە بنەڕەتدا ئەکەوێت لەسەرمانەکەوێت ئەو کەسەی کە تەکلیفەکرێ بە نووسینەوەی دەستورەکە. بۆیە ئەم مادانە وەکو ئەگەر مادەی هەندێک جار ڕەنگە
ئەگەر خۆشی بزانێت گونجاویش نییە لەگەڵ دەستوری عێراقا هەموو هەرێمەکان خۆ ئەمە بریا عێراق ببایە بە چەند هەرێمێک باشترین شت بۆ هەرێمی کوردستانیش کە هەرێمەکەی بەردەوام بێت و بەهێز بێت ئەوەیە کە عێراق بۆ بێ بە هەرێم چەند هەرێمێک بێت ئیتر حەزیە کرد ئەبوو بە 10 هەرێم 20 هەرێم مشکلە نەبوو. ئەگەر عێراق بە هەرێم بکرێت ناوچەکانی و پەیوەندێکی باشە بێت لە بینی هەرێمەکانە و تەوازونێکە بێت لە بینی هەرێمەکانە و لە مەسەلەی دەسەڵات و لە سەروەتەکە و تەقسیمکردنی بەپێ ئەوەیکی کە لە دەستورەکە هاتووەی عێراق دەستورەکە باشە معالەجاتی باشی تێدایە ئەو کاتە بۆ هەموو عێراق باشە بۆ ئاسایشی عێراق باشە بۆ ڕەفاهێتی خەڵکەکەشی باشە. زەنی بە دووبارە ئاڵێمەوە ئەم وڵاتە نەبوو بە دەستوری کوردستانیش نەبووتە دەستوری و ئەوەی کە ئەو شەڕە مستەقبەلی کە باسیەکەن و ئەم معارەزەواڵێ و فڵان واڵێت هەر لای من سووەریە و هەر توێریە. کوردستان چەندین ساڵی تریەوێت کە زیهنیەتی دەسەڵاتی و حکومڕان لێرە ببێ بە دەستوری. ئەمە جارێ ئەمە کێشەکە لەوەیە ئەینا مەوادی دەستور خۆ عێراقیش ئێستا ئەو دەستورەی کە لە عێراقەیە توانی تۆ ئیسفادەی لێ بکەی لێرە بۆ تۆ دەستورەکەی عێراق دەسەڵاتی پێدایت و دەسەڵاتی خۆت ڕێکوپێککە و بە شێوەیەکی ئیداری ڕاست و دروست بی بەبڕێەوە. ئەوە پێویست بە هەندێک شتێ پێویستی بەبێ دەستوریش تۆ ئەوەنەت قانون هەیە کە لەسەری بتوانین بڕۆی حتا قانونی سەرۆکایەتی هەرێم ئەوی ینی جۆرێکە لە دەستورێکی باڵێن کاتیە بۆ ئەوەی کە ئیدارەی نەوعانمە هەندێشتی تیا مەلامەحی دەستوریە کە چۆن بەڕێواچێت. لەبەرەوە من بڕام بەوە نییە کوردستان لە دوای 2 ساڵی تر و 3 ساڵی تر و لە دەستورە ئەمە جێبەجێ بکەین و ئەویان بهێن و ئەویان بگۆڕین. من بڕام بەوە نییە دەسەڵاتی سیاسی لە کوردستانە و لە عێراقیشە بۆ 10 ساڵی تریش ببێ بە دەستوری بەو دەستور بە مانای عەقیدە بە مانای بڕوا بە مانای چوونە ناو ویژدانی کەسەکانەوە کە ڕێزی بگرن دەسەڵات ڕێزی بگرێت دەسەڵاتەکان لەبەی نییە کە ڕێزی لێ بگرن ڕێز لە دەستور بێت بۆ بێ بە یەکلاکەرەوە بۆ بابەتەکان. دەستوریش هەم قانونێکی نووسراوە و ئەبێت قووەتی دەستور لە قووەتی ویژدانی خەڵکە بە ئیمانبوون پێی نەلەوەیە کە تۆ دەستورەکە هەتیانیتە دەستور لە ماوەیەکی کەم ئاتوانی دەستور سقوت پێ بکەیت. ئەمە ئەوە مەسەلەی بەڵام نابێت دیموقراتیەت سقوت بکات نابێ مافی مرۆڤ سقوت بکات ئەکرێ مادەکانی دەستور سقوت بکا و بکەوێت و تاخیر بێت و دانرێت و بگۆڕێت و بهێنرێت و نەبێت بۆ ماوەیەک و هەموو ئەوانە قەیناکە. بەڵام ئەو دەسەڵاتانەی کە حکمەکەن ئەتوانن بە مافەکانی مرۆڤ ئەوەندە جاری جیهانی و ئەوەندە پەیماننامەی نێودەوڵەتی و ئەوەندە قوانینی دنیا هەیە ئێستا کە بەشێکی زۆری عێراق چۆتە ناویەوە ئیلزامیەتی هەیە بۆ عێراقیش و بۆ هەرێمی کوردستانیش تەبعاً لەگەڵ قانونە عادیەکانە زۆر باشە. بەڵام دەستور گرنگی دەستور لەوایە کە سنوور بۆ دەسەڵاتەکان دانێت خەڵک بە میزاج نابێ قەرار بدات. حتا قانون مثلەن لە قانونی سزاییە ئێمە پێڵێن مەبدەیەک هەیە مەبدەئی قانونیەتی تاوان و سزا. ئەوە لە چیاتوە لەوەیە کەوا خەڵک خۆی قازی نەبێ بەوەی بە کەیفی خۆی بڕیار بدا ئەم کردارە بکە بە تاوان و ئەو کردارە بکە بە ئازاد بۆ ئەوەی کە لەسەرەوە
بە ئەو دەسەڵاتە تەسیسیەی کە هەیە ئەو دەسەڵاتە دەستوریەی کە هەیە و قوتی پێدراوە و شعب هەڵی بژاردووە ئەو بۆ دیاریکە کارەکان کامە قەدەغێ و کامە ڕێ پێدراوە بۆی لە دیکتاتۆریەتی قازی ڕزگار بێ خەڵک چونکە ئەو کاتە ئەیکا بە میزاج و بە دیکتاتۆریەتی خۆی بکەیفی خۆی ئەم دانێ ئەو لا بات ئەم بڕیارە ئەمە بە کارێکی قەدەغاکەن و بە کارێکی ئازاد دەزانێت. دەستوریش لە ڕاستیە گرنگی دەستور ئەوەیە کە دەسەڵاتەکان سنووردار بن لە چوارچێوەیەکی قانونی خۆیانە ئەگەر لایدا دەبێ ئەو دەسەڵاتی لێبسەنیەوە دەسەڵاتەکان بەدەسەڵات سنووردارکردنی دەسەڵاتەکان بەدەسەڵاتێکی تر جایتر نظامەکەی هەرێکە هینی هەیە هەرێکە بینی ئیجرعاتێک هەیە چۆن محاسبەی پەرلەمان چۆن محاسبەی وەزارەتەکە و وەزارەت دەوری چییە و ڕئیسی جمهوریەت دەوری چییە لەوەی کەوا حەلی پەرلەمان بکرێ ئەمانە ئەو چوارچێوە دەستوریە گرنگە بۆ ئەوەی کە خەڵکی مطمئین بێت لەوەی کە لە پشتیەوە هێزێکی قانونی باوەڕپێکراوی چەسپێنراو هەیە کە بەرەو وڵاتەکەی بەرەو زۆر و زوڵم و دیکتاتۆریەت و پێشێرکردنی مافی مرۆڤ نەچێت. ئەمانەیە کە تۆ دەستور ئەهەمیەتی دەستور بەڵام ئەمە دەستور ئەبێ لە ناو زیهنی حکومدارەکانە پیرۆزیەکی تا دروست بوو بێت کە ئەم نەتوانێت لێیلا بدات نەک ئەوەی کە بڵێ جە قانون چییە من توانین قانون خۆمان دەستکاری بکەین باشە قانون خۆتان دەستکاریەکەن بەڵام چکە دەسەڵاتی سیاسی لە ئەسڵا مەشروعیەتی نابێت ئەگەر مەشروعیەتێکی قانونی لە پشتەوە نەبێت. مەشروعیەتی قانونی من مەشروعیەتی قانونی سووەری ناڵێم من ناڵێم قانونیەکان کە ببنەوەی ویعاڵ سەلاطین ئەوانە بە کەیفی خۆیان بێنن هەموو هەڵس و کەوتەکانی دەسەڵاتی سیاسی و لە ناویشیانە حتا دەسەڵاتی قەزایی دەسەڵاتی قەزایی نابێت دەسەڵاتی قەزایی بێتە دەسەڵاتێکی دیکتاتۆر لە ناو دەسەڵاتەکانی ترا و محاسبە نەکرێت. بۆ نمونە ئێستا لە دەستوری کوردستانە من ئەو مەشروعەکەم کاتی خۆی پێش داوایان لێ کردم لە ناو مەشروعی دەساوی کە پێم دەسەڵاتی دادوەری لەوێ مجموعەیە مەواد بە تەجروبەی ینی وڵاتانی تر و ئەو لاولا کە خۆم بە دوای گەڕاوم و ئەوەشی کە لە تەطبیقی چەندین ساڵەی خۆم لە ناو مەحاکمە شتە عەمەلیەکان فەرزی خراپی ئەنجامی خراپی هەبوو ئەوەی کە ئەنجامی باشیە بێت دەسەڵاتی دادوەریش دەبێ یەکێ بێ لەو دەسەڵاتانەی کە لەژێر ڕقابە بێت سەرۆکی دەسەڵاتی دادوەری ئەبێ ماوەکەی دیاریکراو بێت و ئەبێ لەژێر ڕقابە بێت قابلی ئەوە بێت کەوا لێپێچینەوەی لەگەڵا بکرێت قابلی ئەوە بێ لا بدرێت وەکو چۆن هەر سەرۆک دەسەڵاتەکانی تریش بۆیە کە دەسەڵات تهدید دەکەی بە دەسەڵات ئەمە گرنگیە بۆ ئەوەی کە مەجالی تاکڕەوی مەجالی بەکارهێنانی خراپی دەسەڵات نەدەی لە وڵاتی کە تۆ حکومی تاکە. پێ دەڵێم ئەگەر تۆ دەسەڵاتێکی سیاسی ڕەسینت بوێت کە جێگەی احترامی ناوە و دەرەوە بێت دەبێ مەشروع بێت و مەشروعیەتەکەی و شەرعیەتەکەی بەشێکی لەگەلەوە لە هەڵبژاردنەکانەوە وەرەگرێت بەشەکەی تریشی دەبێت پاڵپشتی قانونی هەبێت لەسەر بنەمای دەستورێک پاڵپشتی قانونی بەهێزترین پاڵپشتیش بۆ دەسەڵات کە جۆری حکم دیاریەکات کە چۆنیەتی دەسەڵاتەکان دیاریەکات کە پەیوەندیەکانی دەسەڵاتەکان دیاریەکات کە ماف و ئازادیەکان دیاریەکات ئەمە معلومە لە هەموو عالەمە بەو تەریقەیەکەوە دەستوریان هەیە دەستور لە هەرێمی کوردستانە پاڵپشتە بەڵام دەسەڵاتی سیاسی بۆ ئەوەی کە ڕەها نەبێت و چارچەوەی بۆ دابنرێت و شەرعیەتی خۆی وەربگرێت شەرعیەتی قانونی وەربگرێت شەرعیەتی سیاسیەکەی بچێتە ناو شەرعیەتی قانونیەوە دەبێت دەستوری هەبێت کە دەستوری نەبێت نیشانەی ئەوەیە کەوا جۆرێک لە بەردەوامبوونی ڕەهایی دەسەڵات ئەوە حەزی پێکرێت ئەینا هەموو دەسەڵاتێک پێویستە کە لە هەر شوێنێک بوو دەستورێکی بۆ خۆی هەبێت ئەو دەستورە کە قانونە باڵاکەیە بێتە چەتر بۆ قانونەکانی تریش بۆ هەڵسوکەوتو دەسەڵاتەکانی تریش بەڵام ئەگەر تۆ لە بنەڕەتدا ئەوە نەبێت ئینسان قابلی ئەوەیە هەموو ئینسانێک حەزی لە دەسەڵاتی ڕەهایە قانونیش خۆی چارچێوە دانانە بۆ خەڵکی
ئەوە هەموو کەس حەزی لێ نیە چوارچەوەی بۆ دابنرێت، بەڵام زەڕورەتی کۆمەڵ، پێویستی ژیان، ئەمن و ئاسایش، بەڕێوەچوونی خەڵک بە شێوەیەکی ڕێکپێک و مەدەنیانە و فەرهەنگیانە و حەزاریانە ئەوەت پێڵێ کە تۆ ئەبێ قانون هەبێت. ئەینا هەمومان قانونمان خۆشەوێ لەبەر ئەوەیە کە ڕێکمان نەخات. ئەینا قانونمان خۆش ناوێت چونکە چوارچێوەمان بۆ دانێت، سنووری دەسەڵاتەکانمان دیاریەکات، سنووری ئازادیەکانمان دیاریەکات. قانون بۆ خۆی چەنە ئێسکی سوکە دوو ئەوەندەش ئێسکی قورسە.